لە هەرێمی کوردستان گۆڕینی تابلۆی ئۆتۆمبیل چووە بواری جێبەجێکردنەوە و هەر پارێزگایەک کۆدی تایبەتی خۆی بۆ دیاری کراوە. پارێزگای هەڵەبجا کۆدی 23 و بەڕێوەبەری هاتوچۆش دەڵێت شۆفێرانی پارێزگای هەڵەبجا لە پارێزگاکانی دیکە دەتوانن تابلۆی ئۆتۆمبیلەکانیان بگۆڕن، چونکە پێدانی ژمارە بە هاوڵاتیانی هەڵەبجا نزیکەی 3 ساڵە ڕاگیراوە. پێدانی ژمارەی پارێزگای هەڵەبجە نەچۆتە بواری جێبەجێکردنەوە لەبەر نەبوونی سیستەمی ئەلکترۆنی لە بەڕێوەبەرایەتیمان. بۆ ئێمە چەند جارێک داوامان کردووە کە ئەو سیستەمە دابنرێ بۆ بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای هەڵەبجە و پێدانی ژمارە دەست پێ بکات لێرە. سەبارەت بەم ژمارە تازە بەم سیستەمە تازەیش کۆدیان داناوە بۆ پارێزگای هەڵەبجە، بەڵام پارێزگای هەڵەبجە تاکوی سا ژمارەمان نییە، ژمارە دابەش ناکەین بەسەر شۆفێراندا. ئەوەی کە بێوێ ڕغبەتی بێ ئیسا ژمارەی ئۆتۆمبیلەکەی بکاتە ئەم ژمارە تازەیە ئەبێ لە پارێزگاکانی تر بیکات. لەبەرەوە ئێمە تاکوی ئێستا لە پارێزگای هەڵەبجە هیچ ژمارەیەکمان دابەش نەکرد. ئەندامێکی پەرلەمانی کوردستان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕەخنا لە سیستەمەکە دەگرێت و دەڵێت نووسینی تابلۆکە بە زمانی ئینگلیزی پێچەوانی دەستوری عێراقە. ئەوەی کە تێبینیمان کردووە ئەم ڕێنماییە لە بڕگەیەکی باستەواکە کە نووسینی تابلۆی ئۆتۆمبیل بە ژمارە و بە حرف بە زمانی ئینگلیزی بێ، کە ئەمە دوای بە دوواداچوون بۆمان دەرکەوت کە پێچەوانەیە لەگەڵ دەستوری هەمیشەی عێراق مادەی 4 و لەگەڵ یاسای ژمارە 6 ساڵی 2014 یاسای زمانە فەرمیەکان لە هەرێمی کوردستان مادەی 12 بڕگەی 2 کە زۆر بەڕوونی هاتووە کە ئەبێت تا پێویستە ئەنی بە پێویستێش هاتووە، پێویستە تابلۆی ئۆتۆمبیل بە زمانی کوردی بێت. هەرچەندە نزیکەی 10 ساڵ هەڵەبجە کراوە تا پارێزگا، بەڵام ڕێکارەکانی پێدانی تابلۆی ئۆتۆمبیل و هەنگاوەکرداری و یاساییەکان بە سیستی بەڕێوە دەچن. هەر بۆ ئەوێ ڕایەبوونی هەزاران ئۆتۆمبیل لە سنوورەکە ژمارە و تابلۆی پارێزگای هەڵەبجە تەنیا بە 40 ئۆتۆمبیل درراوە. بۆ گۆڕینی تابلۆی ئۆتۆمبیلیش بە سیستەمی نوێ ئەگەر شۆفێرێک ئارەزووی گۆڕینی هەبوو دەبێت لە پارێزگاکانی دیکە ڕێکارە یاساییەکانی بۆ ئەنجام بدات. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.